تاوەبارانی ئەم دوایی هەرێمی کوردستان کارەساتی نایەوە و لافاو دروست بوو لە قەزای چەمچەماڵ و ناحیەکانی تەکیە و شۆڕش بەشێکی زۆر لە هاونیشتیمانیان ماڵەکانیان بوو بەژێر لافاوەوە. دوا بە دوای ئەم کارەساتە لە بەشێکی زۆر لە ناحیە و قەزا و شارەکانی هەرێمی کوردستان دەست بەجێ لەلایەن هاوڵاتیانەوە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ ئەو قەزایە دەستی پێکرد. من ئێستا لە ناحیە عەربەتم ئەوەی کە لە پشتی منەوە دەبینرێت کەمپینی کۆکردنەوەی هاوکاریە بۆ لێقەوماوانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی شۆڕش و تەکیە. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای کاکاسۆ عەزیز نەبێ بێتە ئێرە پێم بڵێ ماوەی چەندێکە کەمپینەکەتان دروست کردووە و چی وەرەگرن. سڵاوتان لێبێ بەخێر بێن سەرچاومان. ئێمە لە دوێنێ ڕۆژی هەینی کە 12 ساعتێکی پاشنی ڕۆم کەمپینەمان ڕاگەیاندۆ و ڕێکخراوی پەنایکار بە هاوکاری شارۆچەی عەربەتی خۆشەویست. لە کەمپینەکە زیاتر ئەوانەی کە وەرێگرین پارەیە هەموو ئەشیایەکی ناوماڵ بەعام لەبەرەوە ئەو برا خوشکانەمان لەوێ هیچ شتێکی ماڵیان بۆ دەرنەچێت بەهۆی لافاوەکە و کارەساتە سروشتێک کە ڕووی داوە پشت بەخوای گەورە هەتا بەیانی ئێوارەکەشی بەردەوامە بین. بەدەمەواتونی خەڵکی عەربەت چۆنە و چی وای لێکردن ئەم کەمپینە بکە؟ سوپاس بۆ خوای گەورە بۆ خەڵکی خۆشەویستی عەربەت. ئەمە یەکەم جار نیە لە عەربەتدا کەمپین بکەینەوە. ساڵانی پێشوش بۆ کۆبانی و ڕۆژ ئاوای کوردستان کردومانە خەڵکی عەربەت بە شێوازێکی زۆر جوان هاتوون بەدەممان و هاوکاریان کردو. ئەم ساڵیش بە شێوازێکی زۆر جوان لە دوێنێ سەعات 12 کە ڕۆژی هەینی ئەکا کۆمەڵشتی زۆر باش هاتوو هەم لە پارە و هەم لە جلوبەرگ و لە ئەشیای ناوماڵ بە فەرش و بە هەموو پێداویستیەکان و زۆپا و نەوت و ئەمانش سوپاس بۆ خوای گەورە زۆر سوپاس بۆ خەڵکی عەربەتیش بۆم بەدەمەوە هاتنە. کەمپینەکە تاکەی بەردەوامی بوو. تا سبینی ئێوارە بەردەوامی پشت بەخوای گەورە دوو سبین شێگەینە دەستی بەلیژنەیەکی ئینئگەین بەدەستی خەڵکی چەمچەماڵ و شۆڕش و تەکیە لە هەر شوێنێکە بۆمان دیاری کرد و پێویست بێت. سەرچاوم بەخێر. ئەوەی دەیبینێن ئەو شتومەکانەیە کە لەلایەن هاوڵاتیانی ناحیە عەربەتەوە هاتووە بۆ کەمپینی کۆکردنەوەی هاوکاری لە سەنتەری ناحیەکە. ماوەی دوو ڕۆژە ئەم هاوڵاتیانە لە مزگەوتی ڕووناکی لەسەر ڕێگای سلێمانی قەزای شارەزوور دەستیان کردووە بە کۆکردنەوەی کەمپینی هاوکاری بۆ لێقەوماوانی قەزای چەمچەماڵ. هاوکات دوێنێ ئێوارە دەستکرا بە دروستکردنی کەمپینێک لە قەزای سەی سادق. ئەم شەو بە کۆتە هات لە کەمپینەکەی قەزای سەی سادقدا زیاتر لە 30 ئۆتۆمبیل پێداویستی و شومە کۆکرایەوە. لەگەڵ ئەوەشدا بڕی 25 ملیۆن و 883 هەزار دیناری پارەی کاش لەگەڵ 21 وەرەقە کۆکرایەوە لە قەزای سەی سادق. هاوکات ئەمڕۆژ لە قەزای شارەزوور لە 3 بازاڕی قەزاکە کەمپینی هاوکاری دروست بووە و لەلایەن بەشێک لە هاوڵاتیانی قەزای شارەزوورەوە سەرپەرشتی دەکرێت و هاوکاری بۆ لێقەوماوانی قەزای چەمچەماڵ ناحیەکانی تەکیە و شۆڕش کۆ دەکرێت.